ئەم ناوچەی دەیبینن تاکو ساڵی 2023 و تا سەردەمی ڕوخانی ڕژەمەکەی سەدام حوسێن هەناسەدانی ئازادی و ئاوادانی لێزەوت کرابوو. تاو کاتە ئەوەی ژیانی دەگوزەران لەم سنوورە خەڵکانێک بوون کە نامۆ بوون بەم نیشتیمانە، نامۆ بوون بە خاک و ئاوەکەی. لێرە تەنها پۆستاڵ ڕەشەکانی بەعەز دەبینران. دوای ڕوخانی ئەو ڕژێمە هەناسەی ئازادی گەڕایەوە ئەم ناوچەیە. دانیشتوانە ڕەسەنەکەشی بە ئومێدەوە بەرەو ناوچەکانیان و گوندەکانیان هەنگاویاننا، هەنگاوێک کە لێوان لێو بوو لە ئومێد، بەڵام زۆری نەخایان ئومێدەکانیان پوکایەوە و نەما. ئەو حەز و ئاواتەی هەیان بوو لە ناوچوو، چونکە ئەمان شیرینی و جوانی خاکەکان وای کردبوو چاوەڕێی وها ڕۆژێک بوون بگەڕێنەوە سەر خاک و ئاوەکان. بەڵام ئەم جارە دەسەڵاتێک ناومێدیکردن بەعەز نەبوو، بێگانە نەبوو، نامۆ نەبوو، نە بەو خەڵکە بە ئەمەکەی ناوچەکە و نە بە خاکەکەشی. ئەویش دەسەڵاتی کوردی بوو کە وای کرد گوندەکان چۆڵ ببنەوە وێران ببن. کە لە ئێسادا زۆربەی گوندەکان بە شێوەیەک چۆڵبوون خەڵکەکەی گەڕاونەتەوە شارەکان کە زۆر زەحمەتە بە ئاسانی بگەڕێنەوە گوندەکانیان. جارێکی دیکە چونکە دەسەڵاتی کوردی بێدەسەڵات لە ئاست ئاوەدانکردنەوەی ناوچەکە و گوندەکان. بۆیە دوای کاولکاری ئەنفال و دوای ئاوەدانکردنەوە دووبارە کاولکاریی دیکە ڕووی کردە گوندەکان لە سایه حکومەتی هەرێمی کوردستان. سڵاو ئازیز و خۆشەویستان، خەڵک و حکومەت ئەمجارە چۆتە دەڤەری گەرمیان و لە قەزای کفرین و لەوێش چوونەتە گوندی قوڕیچای. لێرە وەکو ئەم بەڕێزانە باسییان کرد لە پێشدا هیچ خزمەتگوزاریەک بۆ ئەم گوندە نەکراوە. هۆکاری ئاوەدان نەکردنەوەی گوندەکەش نەبوونی خزمەتگوزاریەکانە، ئەگەرچی خۆیان هەوڵیانداوە بەڵام بەداخەوە لایەنە پەیوەندیدارەکان بە دەنگیانەوە نەهاتوون. ئێمە ئێستا لە گوندی قوڕیچاین و بە هیوای ئەوەی بتوانین گرفت و کێشەکانی ئەم گوندە بخەینە ڕوو. تاکو بەرپرسانیش لە ڕێگەی بەرنامەکەیمەوە شارەزاییان نەبێت لە گوندی قوڕیچای و ئەگەر بۆ میوانیش بێ یەکجار سەردانیان بکەن. ئەم زەویە بە پیت و بەرەکەتە، ئەم دەشتایە، ئەم گەرمیانە، ئەمە خاچی کوردستانە. ئێرە لە ئێستاشدا ئومێدەگەیە بۆ ئاوەدانکردنەوە، ئەویش ئومێدی خەڵکە کە ناوچەکەیان جارێکی دیکە نەدەنەوە دەست داگیرکەر. ئەوان حەز دەکەن شەو ڕۆژ لە گوندەکەیان بن، بەڵام نەبوونی خزمەتگوزاری وای کردووە کە نەتوان بگەڕێنەوە مەگەر بۆ چەند ساتێک، ئەویش بۆ جێڕانەوەی یادگاریە کۆنەکانیان لەگەڵ یەکتری. ئەمە گوندی قۆڕیچایە. 20 کیلۆمەتر کەوتۆتە خۆرئاوای قەزای کفریەوە، نزیکەی 15 کیلۆمەتر خۆرهەڵاتی ناحەی جەبارەیە. قەزای دووسخورماتوش بە دووری 30 کیلۆمەتر کەوتۆتە خۆرئاوای گوندەکەوە. گوندەکە لێنەوان ڕیزەچیایەکی زۆر جوان و بەردەم گوندەکە دەشتایەکی فراوان و بە پیت و بەرەکەت. ناوچەکە پڕ لە جوانی. بەبینینی دانیشتوانی ئەو ناچێ ئومێدەکرد لا دروست دەبێت کە کوردستان ئاوەدان دەبێتەوە، چونکە نائومێدی لە چاوانی ئەمانە بەدی ناکەیت. گوندی قۆڕیچای لە دوای ساڵی 2004ەوە ئاوەدان دەکرێتەوە، بە هەر شێوەیەک بێت چەند ماڵێک دەگەڕێتەوە، بەڵام دوای چەند ساڵێک لە بەڵێنی بێکردار و نەگەیاندنی خزمەتگوزاری کە نەتوانرا تەنانەت ئاوی خواردنەوەش بۆ ئەم گوندە دابین بکرێت، بۆیە وردە وردە گوندەکە چۆبەوە، دووبارە خانوەکان چۆڵ بوونەوە و بوونەوە بە کەلاوە. ئێستا بزانین ڕاز و گلەیی دانیشتوانی ئەم گوندە چییە؟ دەبێت چی وای کردبێت کە گوندەکەیان بەو شێوەیە چۆڵ کردبێت؟ کاری تیرۆریسی یان نەبوونی خزمەتگوزاری. ئەمە لە چلەکان باوکم ئەوەڵجا هاتەوە شوێنە تورکمان و عەرەبی تابێ. ئیتر باوکم چەند قەومێک لە قەومەکانمان ئاوەدانی کردێتەوە. هەتا شۆڕش پێشوو شۆڕش پێشیش وە بیرم تێ مەسەل کێ هاتێ ئەوەڵ کەڕەدەوە ئەم دێ دوو گوندە ئەو وەختە ئەو تورکمان و عەرەبانەیشێکەوە هان دەبان شارەعەکە. ئەوانەش ئەوانە لای ئێمە بین وەخسۆی لە شۆڕش مەدام سەفا ڕایەکردەوە دوو گوندە. ئەو دیەکەی ماڵ باوک عومەر بێژین ئەوە ئاید سلێمان بە ئاید قەزای دووزە بەس هەردێکمان هەر لامان قەومین و عەشەدن و وەیەکۆ هەتای ئەم تقریبا ساڵێ بەلان فالەکەش خەڵکە دانش بەعزی و بەعزی بڵاوی کردو فەقەت ئیتر تۆپی لێمان تەقاند و تەیارە ڕەمیە کرد لە 85 کۆتایی هات هەتا 2003 ئەم سلسلە جێشی پێوەی حکومەتی پێوەی ناوەڵا نەمانتوانی. ئەی لە دوای 2004 لە دوای 2004
باوك أو بيا دوان ترهي مرة يعني هاتو هر كسي قريت بيا باتاتو كس ما نعيني فقد هيش ما بونك يا مكتبي نيا جعدي خيري نيا مستشفى نيا خدمة وزاري هيج بونك يا ويتل لما أنتواني بقرين أخوي عم بين تبليغ ما كذا أنجمن ما تبليغ ما كذا أنا ود بوتاني أودانا كأنه يمش هو تمام هالنتيجة نيو اليوم أنا لازم بس استعمالك يقوى راسك بسم الله أجر قندقان أودانا طبعا برهم أوايا كان إسفادية بوشاريش برهم لادي إسفادية بخمان بوشار حتى سي شوار كرد يعني نوما إنسانه وتيان الشش أواي زردا وتلشان ودوان زمام وقريشاي أمانة ويكو خانتان بوكنو إيش نتيجيني يبيش هالشواري معنا خۆزگا پێش ئەم تشتانە دوو کاربەدەستی دوو مەسئول مەسئولی هەردوو حکومەتەکەمان ئەوانەی وە کاربەدەستن هەرێم کوردستان یەکێ لەوانە بەهاتایە پرسیارێکی لەم گوندە بکرا بزە ئازاری ئەم گوندە چۆنە خاوەنی 63 ئەنفال و شەهیدە ئازارەکان ئەوانەی بدایەتەوە بزە داواکارەکانیان چییە و مەینەتەکانیانی بدایەتەوە و ئازارەکانی هێون بکردایەتەوە سەرەڕای ئەوە چەندها خاوەن شەهید و پێشمەرگایەتی و ئەنفال و بە شەخسی من خۆم هەوە نەبوونی هاوردمە نێدەدرۆ حتاکو ئەم سەردەمە ئەلحەمد شکر وەقاپی ئەو خوا و ئەو حکومەت و خوێنی شەیدەکان و زرفمان زۆر باشە دشتی ئازایی شەهید و ئەنفالەکانە هەموو دەوڵەت شەهید و ئەنفال ئێمە هەموو دەوڵەت ناسان خۆی حەقانەت وایشە تا ئیتر بێمە لای ئەوەی ئەم گوندە زۆر مەغدورە بێدەرەجە مەغدورە لە تەمەنی پێشمەرگایەتیم و تەمەنی ئەوەی پەیوەندیم کردو دەیەکێتی نیشتمانی کوردستانی ڕەنجدەرانی کوردستانیش و گشتیوە هەروە مەینەتی هاوردمە هەتا کارەسادی ئەنفالەکە کارەسادی ئەنفال بەڕاستی ئەو خەڵکەی گەرمیانە هەمووی هات لە بەردەم ئەو شاخا کۆبوونەوە من ئەو کاتە پێشمەرگە بووم لەگەڵ خەلی کارێزی و مامە ڕەزایە و مەجموعەیەک پێشمەرگە بووین سامی و ڕۆیشتم بۆ لایەن بڕێ برادەر یەعدیان بەخێر بێ ئەنفالن ئیسا سەد ڕەحمەتیان لێ بێ تفاگایان هاورد بۆ من وتیان کاک کەریم ئەوە تفاگا من و ئەحمەد حاجی محەممەد بووین پێشمەرگە بووین 8 کەس ئەلەیرا ئیتر هەمهەمای ئەوەشە بوو تەوارەکان بێت بۆ ناو خوڕچای ئەترسیانی زۆر ئەترسیایی نەکەم کۆپتەریش ئەهات وتم چوون بۆ لایەن براکەم قسەم بۆیان کرد هەتا دوێنێ ئێوە پێشمەرگە بوونەوە و مەڕۆن و کار حکومەت بەحەس هەتا جۆگە ئافی نەدا و هەتا پێرەکە ئێمە ئەلەی گوند لەم دیا شەڕمان کردو و یەکێ لەوانەوە شەڕێک لەگەل ئێمە بوو لەو شەڕا بووە ئەحمەد فەرەج بووە کا حەکیم بووە حەکیم بشکۆڵ مەنشورە خاڵد خەلیل بووە غازی ئیسماعیلە سوورە بووە شەید عوسمان بووە یادی بەخێر بێ ئەمانە ڕۆیمان بۆ لایەن زۆر گفتوگۆمان لێدا ناکرد دووانیان یەکیان کادر بوو نەشاد محمود شورتە مەنشورە تفاگەی هاورد بۆم و دای پێم دەستم کرە گریان دوو کەڕەت و ئەحمەد حاجی محەممەد وتم کە ئەحمەد وەڵڵاهی با خۆم بکوژم نەڕۆمەوە بۆ لای حکومەت بەحەس دەستمی گوتی بوومە قوربان دوامەکە چۆن لە دڵەتێ خاوەن سێ مناڵیت وەڵای ئەمە ماڵی ئەحمەد فەرەجە کە باوکمە تر لەسەر حساب خۆمانەوە بیرەمان دروست کردو ماتۆرمانە سەری داناوە و ئەم عەرزەمانە کێڵا و تۆمان کردو بۆ سەوزایی وەڵای ئەوە ئاسکەکان هەموو ڕۆژێنە نایەوە تر گیانیان بەمەیە پاریش گیانیان بەم جوۆی ئێمە بوو ئەم ساڵیش وەڵای ئێستا بەس ماڵ باوکم ئەو ماڵەیەتیایە بەڵام لە دوای 2003 حەوت ماڵ بووینەوە خانەکەی منەوە ئەوی عەبدوڵایە ئەوەمان باقیە ماڵێکی تری لە سمود بووە ئەبوو بەکر هاتنەوە دوای هەر هەموومان چۆڵمان کرد وەڵای لەبەرەوەی جادەی نییە و ئاوی نییە و خزمەتگوزاری نییە هیچ شتێکی بۆ ناکەن و سەردان کفریەکەین وەکو دیەکەی خۆمان دەی بڵێن حاجی سەمین با پیرمانە سەردانی کفریەکەن ئەڵێ کاکەیوە سەر بە سڵاحەدین و سلێمان بەگ و دووزن ئەوە هیچیان بۆ ناکەین دیەکەی ماڵ کاکەریم سەردانی کفریەکەن هەڵێن کاکە بۆتانەکەینەوە لە 2023 تای سەباب خۆمزان کەی بۆیان دروستەکەم کاچینیش بۆ دووز سەیشەکەی ئەڕۆین بۆ دووست ئەڵێ کاکە قوڕیچای ئایت سەر بە هەرێمی کورچانە ئەی کام هەرێم وەڵای نازانم هەرێما لەکوێ هەرێمی کورچانە و کە ئیش بۆم دێ ئێمە بکە کەس نایکە وەڵای کەس بەڵێنی بە ئێمە نەداوە وەکو دیەکەی خۆمان بەس دیەکەی ماڵ کاکەریم ئەوە سەر بە کفری و جەبارەیە بەڵام دیەکەی ئێمە تا ئیساکە نە لە حکومەت هەرێمی کورچانەوە بەڵێنمان پێ بەڵێ دوو قوڕیچایە قوڕیچای حاجی ئیسماعیل جەبار قوڕیچای حاجی سەمیر برایم
ئەم دوانەیە. وەڵا ژیان و گوزەرانمان نە ئاومانەیە، نە کارەبامانەیە، نە قیرتاومان بۆ کراوە، نە مزگەوتمان بۆ کراوە، نە مەکتەبمان بۆ کراوە، هیچمان بۆ نەکراوە، هیچ شتێکمان بۆ ناکرێ. چەند کات داوامان کردە لە حکوومەت هەرێمی کوردستان هیچی بۆمان نەکردەیە. هەر داواکاریمانەوە تا چتمان بۆ بکەن و ڕەزارەتمان فرە کێشاوم. ئێژن بۆ تانەکەین هیچیانیش دیار نییە، هیچیانیش بۆمان نەکردن. خۆم تەمەنم 45 ساڵە. دایک و باوکم نەخۆشە و باوکم بۆ تا چاوی لە دەستدا و قاچی لە دەستداوا لە شارە وەڵا کردمانە شەڕمان کردێ بە لەنفالەکە لە دوای ئەنفالەکە لێ کا عوسمانە بیمانە لە ئۆمەبل لەو هەردا لێ ئەحمەد حاجی ڕەشیدا هێشتا هەنەستەردانیەکمانیان نەکردێ نە بە قورئان ئێستا کا عوسمان بۆیرە نهاتێ هیچی بۆمان نەکردێ. داواکاریمانەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان داواکاریمانەیە شتێکمان بۆ بکە و کەشتکەندان خەنێکانە هیچیان بۆمان نەکردێ. هیچ شتێکمان بۆ نەکریا با بێوەفایە زۆر بێوەفا بێ بەرامبەرمان. 4 برا ئەنفالە، براژنم ئەنفالە، کەسوکارم گشتی ئەنفالە، هیچیان بۆمان نەکردێ. ئەو ڕادم شەیدەنە باوکم خوێن برامە، هیچ قیمەتێکی نییە، هیچی نێگی نییە خوێن براکانمە 4 برا ئەنفالە. بەخوا وەک پەپولە بینە نەوەگی نیسا. هینەو کاتە زۆر قارەمان بینە شەڕان کردە لە بەیانیەوە تایوارە وە بێ نان و وە بێ ئاو. هیچ شتێکی بۆمان نەکردە حکوومەت وەسپچێکی بۆمە حکوومەت هیچ وەسپێکی نامۆ. ئەگەر بۆمان مەکەن سەمەسە ئاوایە لەبان شارع خانیان بۆی کردو و هەرماڵی 25 ملیۆنیاندا پێی و ئەگەرەوەمان بۆ بکەن وڵا ئەگەڕێن. لێرە ئەنفال و شەیتان زۆرە؟ بەڵێ عومەر ناود نیسانێت و چەند شەس و چەندی وزن ئەنفالمان هەیە 13 شەیدمان هەیە 45 ئەنفالمان هەیە شەیدیش 13مان هەیە. جعدەتان بۆکەین ئاوەدانەکەین و چیدا مەکتەبتان بۆکەین واتان بۆکەین ئەمەتان بۆکەین وەڵڵاهی حتا مەسەلەی ئەم ئەنفال یعنی ئاوەکەیشی شۆرەم دی ئەمەنەیش ناخۆشە باسی چێکشی بۆ ئەەکەم دایی کە بۆ خۆشی ئەمە نەخۆشمان بێ ئەوە یەکمان خۆش گەرەکمە ڕێزمان لە مەسەل درودا زیاریەکماندا لە ئیش عەشاری یاریەکماندا ڕۆژێک ئێمەمانمان لەوێن و باوکم کێخادی شورتەی دوان هاتە ماڵمان ئاوەکە ئەمەنە شۆری خواردی شورتەکان کوردی باوکم وتێ شورتەکە ئاوەکەی خوارد وتی عافیەتت بێ وتی مام حاجی ڕجال یەکەم مەڵی بە قورئان ئەمە عافیەتم بێم کوژێت ئاوەکە وەنە سێری قەت دوو کار بەدەست نهاتن بێژن کێ نوێنەر ئەو ئاوایە تا قوڕچای ئەمبەر و ئەو بەردوو ئاوایە و داواکارەکانیان چیە بیکەنە سەر وەرەخەیەک و بماندنێ نەهاتن بۆ دێکە تو ئەوە جایە بڕۆی تەکلیفەکەیکی لە قایمقامەژێ ئێ باشە من شخصی خۆم ئەم دوو گوند بە کردە کتابێک و ئەو وەختە مەلا سەعید کار بەدەست بوو لە کفریا بردم دامە دەستیوە وتم ئەم دوو ئاوایمانە بۆ بکە یەک ئاوای مشکلە نییە بە ئاوایەکە جاجا بێ وەخەی یەکۆ بێ یەک مەکتەب مانگەراک یەک مستەشفا مانگەراک یەک کارەبا مانگەراک یەک ئەرکەوازی مانگەراک یەک شارع مانگەراک گشتی بۆمان بۆ یەکێ پێکتێ وا بۆ سێ ئاوایی بیکەی بۆ یەک ئاواییە هیچ ئەوەماودی باشە سەرچاو بەس ئەو سەرچاوە بووە هەتا ئیسەتر کەس پرسیایی لێمانەکردە کای هیچ مەسئولێەوەی گوندە نهاتەیە بێژێ ئەرە ئەم ئاوایە مەقدوریەکەی چییە بۆ هەتا ئیسا ئاوەدانەوەیە جار وای ئاوایەکان کێشە و حدود و حدودکاری و ئەمانە لە بینیانە بەڵام ئێمە بە بیرەوەری من قەت شتووە ئەمە نەبیستووە نەمیش بینیوە ئەی وەڵای نازان بۆ نایکەن ئەگەر بڵێن وەڵا ئەمانە لەگەڵ بەعسیا بوونا وەڵای سێدی هەیە لای نزیک هەفتەغار چەکەکان سەدار حوسێنی سا لە ماڵەکانیان ناماوە سێدی هەیە گڵابات چەکەکان سەدار حوسێن ها لە ماڵیانە هەر ماوە خزمەت گوزاری و پرۆژە بۆ ئەوان دروستەکەن بۆ ئەم دێ ئێمە نایکەن وەڵی مەگەر لە تەلەڤیزۆن و بینیانمانە ئێنە بەڕوبەڕوونیانمان بینیە وەڵی بە هەموو شێوەیە بەشدار بووە تا ئەو ڕۆژەی کە دابەزیمان لە 4 4 خۆم لە بەردەم ئەو تەپەیە بە حیوانەکان و شەو ئەلێو یاخەوتم
لەگەڵ براکانمان 4 برام لە خۆم گەورەتر بوو ئەوانان فال بوون دوای هاتینەوە لەگەڵ خەڵکێکا چوونە خوارەوە بەسەر جادەقیرەکە ئەوان گریان تر من لەگەڵ حیوانەکانە چوون بە دیێ حەرب هەتا ئەو دقەی ینی من وەبیرم بێ لە هەشتا لای حیوان ساوە بووم بەرخ بووم و بەرەوە خالت گەرمیان یاد بۆ ئەم دێ ئێمە هات دەفتەر مەکتەبەکەی کتابەکانی سوستان وتی ئێوە بۆ عەرەبی خوێنن بیکەن بە کوردی وتمان کاکە ئێمە لە ژێر دەسەڵات حکومەت عێراقین خۆ بەدەست خۆمان نییە بیکەین بە کوردی یعنی لە هەشتا بەدواوە بڵێم حکومەت عێراقی باشترە هاوکاریمانی کرد تا حکومەت هەرێم گشت نەورۆزیە گشت جەژنێ ئەوەی سیارەی بێ و ئەمکانی بێت تێنووسیرە خۆی ئیسلاحاتێک دڵمان پێکرێتەوە ئەی فەلاحەتوش چۆن ئەیکەین هەموو زەویەکانتان ئارە وەڵا بە عارەبیش نادەین ئەوە چەند ساڵەوە بەدەست عارە بوو دەرمانیان کرد و ڕامان کرد بڵاوەمان کرد ئەو عارم حدودماندایە بانە گشتیان کرد هەتا ناو دێکە 2003 ڕزگار نەیمان هاتینەوە هەرکی دامانەبان عرض خۆمان کردمان و سێژ قسمەی هەر عەقدەوە نایەن ئارەوە ناوەڵا نەگەڕاوەتەوە هەتاوە تەفاومش قسەمان لێیان ناکرد یاوە ئێمە حکومەت عەقدی کردەوە سەرمانەوە وازی لێ نایرن ئارە وەڵای حالی ئەو مەکینەوە جووتێ کرد ئەوە عەرزێمێ و بەعزی عەقدەوە نایانیشەوە فەقەت ئێمە 2004مان زۆر دەنگ بکەن تاپۆتان لێ سەیترەوە لەخوا کوردی مرۆڤ باری هەیە لە شوێن خۆیان ئارە وەڵڵی جارێ ئەو پێشمەرگەی دوای ئەنفال مایەتنەوە ئەم سیلسیلە وەدەستیانەوە بووە یعنی چاوی یەکێتی حەساوکە ئەم ڕەنجێ لە بووە هین پارتیزانیەکان ئەم سنوور گەرمیانە بووە خۆز ئەم ناوچە یعنی ئاوها بووە هەنێ لەو کەسانە لایەنگیری پێشمەرگەی کردەیەکی وەک ئەو کە ئەحمەدە وەک ئەو کە عومەر کوڕی عومەر ئەحمەد فەرەج و کە ئەحمەد خۆشی و چەندها دۆستی تر خەڵکی لادیەکان لە ئۆمەر بل بویانە لە بەلەیە بیانە هاوکاریان کرا یعنی وەمەیەتیە زۆر نەهامەتیە زۆر ئەوان پێگەین یعنی زۆر و نەهامەتی پێگەینە ئیسا حکومەت بەداخەوە زۆر دێی قوڕیچای ئیهمار کردە لە حەدوە دەر ئیسا ئەوە کارێزە ئەوە نێربانە گشتی حکومەت خۆی دوای سەدامی ڕۆخیا کارەبای بۆی بردووە خۆی ئەگەر کارەبای بێ ئەم دێ پێشەکی خەڵک وردە خۆی تێتەوە هیچی بۆ مەگە خەڵک خۆی تێدە بەس هە کارەباکەی بێت ئەمەی شەگشتی ڕەن شان خۆی و مناڵەتی و ئەلەورە بیرێکی لێداوا بیر ناعورین خۆیەتی حکومەت ناتێ بیرەکەشی بۆ بکات هەر نامەتی بووە ئارە وەڵا یعنی پێشمەرگە هەزتمان بوو حکومەت عێراقیش هەزتمان بوو پێشمەرگە لێرە نانەکەمانەدا پیانە خەوتن ئەچوونە خوارەیاندا لە ڕێبیەکان بێ ئەوەی پرسیەکە بکەن لە کاکە ئێوە ڕاکەن بۆ وەردە با ئێمە بچین دێنە ڕەبایەک ئەچوونیاندا لە ڕەبایەکە ئەگەریان ئێمە ڕامانەکە شەو هاوینە لەم هەردە خەوتینە دەیان جار هەر هەمووی دێگە با بڵێ شەو نەخەوتمە شوێنێکی خەڵکیۆلانی پێڵێن هەموو شەوێک پێشمەرگاتەوە بۆ ئەم دیە نانەکەیان خواردو لە دیەکە دەرچوو ئێمە ڕامان کرد بۆ وەردە نەماینەتۆ لە دیەکەیە بەیانی سەیرەکەن ئەوانە گەڕیانەوە دوایی دوو بەیانی سەر دەکەن یەک کۆمەڵژاژ ڕۆبات ئەم سلسلەوە بوو جاشەکانی سەیژ نیوەی ما خەڵک دیەکەی خۆمانی تایە و شوێنەکانی ترژی تایە ئومێدم هەیە چتمان بۆ بکەن نایکەن داواکاریمان نییە هیچمان بۆ ناکەن ئێستەوە تا دەفەرمەوە شارعەکەی نێزگە لێمان و ئەو ئاوای عارەبەکان تەڵێ وایرمان بۆ ڕاناکێشن کارەبا ئاوەکەمان بۆ ڕاناکێشن هیچمان بۆ ناکەن ئیتر وەس چێکیان بوومە خۆزەوە سەدام حوسێن بەس نێ سەدام حوسێن سەر تێشکان و تیمارشەکرد ئەی ئەوەمانشە بۆ ناکە لە کاتی دەنگدانەکە تێن واتانە بۆکەن و ئەمەتانە بۆکەن و تێنە گیانمان ئێ بە قورئان هیچیان بۆمان نەکرد لە دوای دەنگدان بەسەراتی وەکو نوکتە لە دوای ئەنفالەکە ماینەوە 3 مانگ مامە دوای ئەنفالەکە ئاچیمانە لەم هەردەیەکە منتیقەی هەنجلی پێشین من یەک دوو برادەرەترم لێ لای ئەوان ڕۆینەوە تاسمیل بین من مامۆستا حەمزە هەیە ئیسەماڵیان لە سمودە لێن مابوو وتم بە حەق جێگامان نەما ئەم حەمکە زەیەوە ئەم حەمکە هەردە هەر پاڵ بنجگێک و وەسێ پێشمەرگەماندانا ئیسە بۆ خۆی وامان لاتێ لە پاڵ بنجگێکا ڕێمان نایەتەوە بەخوا لای هەنجلی کونای کەمتاری هەیە چوومە ناسەرەکەم کەمتارەکەی هاتیا دەنگ پرخەپرخی تێ هاتم ئەی لای کوناگەم هەڵچەپان ئیسە شوێنەکەی دیارە کوناگەیم هەڵچەپان من و مامۆستا حەمزە شوێتیا خەوتین مامۆستا حەمزە وتی ئێ باشە ئەمە کێ چەمانخوا وتم تخوا ئەگەر کێ چەمانخوا لە دام و دەستگاکەی حکومەت بەحس باشترەوە و کێبڵ لێماندەن یعنیتر زۆر ئەرە وەڵای ئەو شۆ هەتا بێنی لەگەڵ ئەو کەمتارە ژیانمان بدەسەر کەمتارەکە لە ئێمە خراوتر دەرتیامێ لە کەمتارەکە دەرتیاین
بەداخەوە ئەمجارە سەرپەرشتی ئیدارەی گەرمیان ئامادەیی تیانە بوو وەڵامی ئەم گوندە و کە سوکاری ئەنفالکراوانی ئەم گوندە بداتەوە کە لە زۆر کات و بۆنەدا وا دێنە قسە گوایە هیچیان نێشتۆتەوە و هەموو کارێکیان بۆ ئەم گوندانە ئەنجام داوە بۆیە حەقە بپرسین تۆ ئامادە نیت وەڵامی داواکاریەکانیان بدەیتەوە ئەی چۆن گوندەکە ئاوادان دەکەیتەوە هەموو ئەو چیا و دەشت و شاخ و چێوانە پڕە لە یادگاری جوانی گوندنشینان ئەمان چەندین ساڵ بەترسەوە دەنووسن و دەژیان زۆربەی کا لە نێوان ئەشکەوت و کونە تەیارەدا بوون ئەما لێرە خزمەتکاری شۆڕش و پێشمرگایەتی بوون ئەمان لێرە چەکبەشان و ناندەری چەکبەشانیش بوون ئەمان لێرە هەم لە سەنگەری بەرامبەر دوژمن وەستا بوون ئەمان هەوڵیان دەدا بۆ ئەوەی کوردستان ئازاد بێت و حکوومەتی کوردی دروست بێت ئەما لێرە ئاواتیان کوردستانی سربەخۆ بوو بەڵام نەیانزانی هەموو ئاوات و خۆشی و یاد و یادگاریەکانیان و ماندووبوونەکانیان دەبێتە خەوێکی قوڵ و خۆش ئەو دەسەڵات و حکوومەتی ئەوان بوونە هۆکاری دروستبوونی گوندەکانی ئەمان دەکاتەوە بە وێرانە لە هەرێمی کوردستان 20 ساڵ حکومڕانی خۆیی 20 ساڵ دەسەڵاتێک کە دەسەڵاتی بەسەر هەرێمی کوردستاندا هەیە ماوەی زیاتر لە 8 ساڵیشە بودجێکی گەورە دێتە هەرێمی کوردستانەوە ئەمە جگە لەوەی لە پێشدا بودجە هەبووە و پارەیەکی باشی شەبووە لە هەرێمی کوردستان بەڵام بەهۆی شەڕی ناوخۆوە نەتوانراوە خزمەت بە خەڵک بگێڕێت یاخود بەهۆی شەڕی ناوخۆ نەتوانراوە وەکو پێویست خزمەت بە هەرێمی کوردستان بکرێت لە ئێستاشدا هەندێک کەس کە شوێنیان گەرم و نەرمە و لە شوێنەیەدا قسە دەکەن باسی دەوڵەتی کوردی دەکەن ئەم گوندی ئێمە تێدا وەستاوین گوندی قوڕیچای کە لە گەرمیانە بەداخەوە ئەم گوندە ئاوەدان نییە ئەوەی کە گوێتان لێبوو دانیشتوانەکەی باسییان کرد بۆ ئاوەدان نەکراوەتەوە ئێمە لێرەوە دەپرسین دەسەڵاتێک حکوومەتێک سەرکردەیەک نەتوانێت ئاو کارەبا و خزمەت گوزاریەکانی دیکە بگەێنێتە گوندێک چۆن دەتوانێت دەوڵەتێکی سربەخۆ ڕابگەێنێت بە هیوای ئەوەی توانی بێتمان گرفتەکانی گوندی قوڕیچایمان خسپێتە ڕوو تا بەرنامەیەکە خواتان لەگەڵ و سەرفراز بن